بینەرانی بەڕێز لە هەرجەیەکەن سڵاو ئێمەتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێ دەکەم گشتلایەکتان لە ساخ و تەندروست باش بن ئازیزان چاوی گەلی کوردستانی ئەم جارەمان تایبەتە بە پێنجەمین ساڵیادی کۆچی دوایی شکۆی نیشتیمان و ڕابەری گەلی کورد سەرۆک مامجلال ئەو سەرۆکەی کە خەمخۆر و دڵسۆزی هەر چوار پارچی کوردستان بوو بە سەرجەم لە ئاین و ئاینزا و پێکهاتەکانی هەر چوار پارچی کوردستان و تەنانەت بە خاکی عێراقیشەوە کە خەمخۆر و دڵسۆزی تەواوی خاکی عێراق بوو بە سەرجەم پێکاتەوە بە سەرجەم لایەنە سیاسیەکانەوە. لە کاتێکدا کە لایەنە سیاسیەکان شیعە و سونە کاتێکە کێشەیەکیان هەبووە گرفتێکیان هەبووە ڕویان دەکردە سەرۆک مامجلال بۆ چارەسەرکردنی کێشەکان و کلیلی چارەسەری کێشەکانە لای سەرۆک مامجلال بوو لەسەر مێزی گفتوگۆ دای دەنیشان و چارەسەری کێشەکانی دەکردن. جا ئەمڕۆ باز لەو ساڵیادە دەکەین و لە هەمان کاتدا لە دوو لایەنەوە هەڵبەتە ڕۆڵ و پێگەی سەرۆک مامجلال هێندە گەورەیە کە کاریگەری و جێگادەستی لە سەرجەمکایەکاندا دیار بووە لە دوو ئاڕاستە و لە دوو لایە باز لە ڕۆڵ و گرنگی و بایەخی سەرۆک مامجلال دەکەین بۆ سێکتەرەکان و بۆ کایەکان کە یەکێک لەوانە لایەنی ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕینەکە ئێمە دواتر لەسەر ئەم بابەت تا گفتوگۆ دەکەین میوانمان دەبێت کە سەرۆک مامجلال هەمیشە دەیوت بە ڕۆژنامەنووسان بە میدیاکاران و تەنانەت بە هونەرمەندان دەیوت کە ئازاد بن لە ڕادەربڕیندا من کاتێکە ڕەخنە دەگرن لە منەوە دەستکەن بە ڕەخنەگرتن. ئەمە بابەتێک دەبێت دواتر میوانمان دەبێت لەسەری و گفتوگۆ دەکەین. یەکێکی تر لەو لایەنانەی کە سەرۆک مامجلال بە بایەخە و گرنگیەکی زۆری پێداوە بابەتی ڕۆژنامە ببورن بابەتی کەرتی پەروەردە و خوێندنی باڵا بووە کە هەڵبەتە سەرۆک مامجلال وتەیەکی هەیە یاخۆ قسەیەکی هەیە دەڵێ ئەگەر سیاستم نەکردایە ئەوە پێم خۆش بوو یان حەزم دەکرد مامۆستای زانکۆ بوومایە کە ئەمەش یەکێکە لە وتانەی هەڵبەت لە گرنگی و لە خەمخۆری خۆی بووە بۆ کەرتی پەروەردە و بۆ خوێندنی باڵا. ڕاستەوخۆ دەسەکەین بە گفتوگۆکردنی ئەم بابەتە ئەم لایەنە و ڕۆڵ و گرنگی ئەم بابەتە لەلایەن سەرۆک مامجلال و بایەخی سەرۆک مامجلال بۆ کەرتی پەروەردە و بۆ خوێندنی باڵا بە میوانداری جەمال عەبدول کە بەڕێزیان کەسایەتی دیاری کوردستانن و لە هەمان کاتدا هاوڕێیەکی سەرۆک مامجلالن. مامۆستا جەمال سڵاوت لێبێت و بەیانیت باش سپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتا دەمەوێت پەیامی بەڕێستان بزانم لە پێنجەمین ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مامجلال تا چ پەیامێکتان هەیە؟ وەڵڵی ئەوی ڕاستی بێ ئەوی ڕاستی بێ هەموو کەس دەزانێت لەم بارودۆخە خۆشا و کە ئێستا وڵاتەکەمان تایەتی و نەتەوەکەمان تایەتی و بە تایبەتی ئێمە هەمومان هەست دەکەین بە کەمایەتی کە نەبوونی یەکێکی دڵسۆزی هەموو کەس خۆشەویستی کۆڵێ دەرمانی دەردەکانی و خەڵکەیە کرد کە مامجلالی گەورە بوو خوافیکە کە هەموو شتەکان چارەسەرەکرا بەڵام بەداخەوە ئەو ئامادە نییە لەبەرەوە هیچ کەس نییە هەست بە کەمە نەبوونی ئەو نەکات و پێویستی بوونی ئەو نەکات و بەڵام بەداخەوە ئەو شتانەی. بەڵێ مامۆستا جەمال لەگەڵ ئەوەی کە سەرۆک مامجلال هەڵبەت لە پێشێکەکەش ئامادەم پێدا کە ئاماژەم پێدا کە جێگادەستی لە سەرجەمکایەکاندا دیارە بەڵام ئێمە ئەگەر بە تایبەت باز لە کەرتی پەروەردە و کەرتی خوێندنی باڵا بکەین سەرۆک مامجلال چه گرنگیەکی داوە بە کەرتی پەروەردە و کەرتی خوێندنی باڵا و بە تایبەت ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی شاخ لەو کاتەدا چه گرنگیەکی بە خوێندکاران و مامۆستایان داوە چ لە کەرتی پەروەردە چ لە خوێندنی باڵادا. لە کاتی شاخە تەنانەت ئەوە بوو کە هەموو ینی ژمارەیەکی زۆر
هەموو خەڵکە دەسەڵات گەورە دەستڕۆیشتوو لە پەروەردە تەنانەت بەڕێوەبەری مەسەلا لە سلەیمانیە بەڕێوەبەری گشتی پەروەردە چۆ دەرەوە سەرپەرشتەکان چوینە دەرەوە ینی لە دەریشەوە نەمان هێشتکەوە قوتابخانەکان و قوتابیەکان پەچیان بکەوێ وەکو شار تەنانەت کتێبمان تەرجمە کرد بۆ کوردی و ئەوانەی کە ئەو ساڵن نەبوون هەروەها لە بەڕێوەبەری گشتی سامێفەنگی بوو ناردیان بۆ تاران لەوێ هەموو کتێبەکانی چاپ کردێتەوە ئەوانەی کە کەم بوو هێنایەتی و مەکتەبەکان بۆی کە پەچیان نەکەوێت. اینجا هەموو ئەو شتانەی کە لە شار هەبوو مامۆستا و کتێب و ئەم شتانە هەمووی لێوێش هەبوو هەرچەندە جاروبار تارە و ئەو شتانە لێشی تێگاین بەڵام وەکو شار هەنگێشت ئێمە یەکێ لەوانە خۆم بووم دوو کتێبم تەرجمە کرد و یەکێکیانم تەرجمە کرد کە لە شاری شێش تازە هەبوو تەرجمە نەکرابوو تەرجمەم کرد بە کوردی و کەی پۆلی یەک بوو هەر بە خەر خۆمان ئەوانەمان چارەسەرە کرد و دابشمان کرد بەسەر مەکتەبەکانە تاقیکردنەوەمان کرد تاقیکردنەوەی گشتیمان کرد بە کەلۆری نەمان هێشت پەک بکەوێ ئەوە اینجا بێجگەلەوە مامۆستا جەمال پاش بەڵێ مامۆستا جەمال هەر ئەو کات و لە سەردەمی شەغدا لەسەر ڕاستپاردەی سەرۆک مامجەلال کۆمەڵی خوێندکاران دامەزرا کۆمەڵی خوێندکاران چ ڕۆڵ و چ کاریگەریەکیان هەبوو لە کارکردنی یاخو لە خزمەتکردنی خوێندکاران و مامۆستادا بۆ ئەو قۆناغ و بۆ ئەو کاتە ینی لەگەڵ قوتابەکان من خۆم لە قوتابیەک لەگەڵ بێگومان یەکێ بووم لە سەرکردەکانی یەکێتی قوتابیەکانی کوردستان و بەرپرسی ئەمە لەو کاتە مامۆستاش بووم ئیشم بۆ یەکێتی قوتابیانە کرد بەرپرسی لیژنەی ناوچەی لیژنەی سلەیمانی ینی لیژنەی هەتا لەق و ئەمانە من بەرپرسیان بووم هی کوڕانیش و هی کچانیش و نزیکەی 2 ساڵ ئیشم لەگەڵ کردن و بە خزمەتمانەکردن پێمانەگەیانن هەوڵمانە شتی گرنگی فێرکەین و خەریکی لەم بابەتە. بەڵێ باشە مامۆستا جەمال یەکێک لەو کارانەی لە دوای ڕاپەڕین
کە سەرۆک مام جەلال سەرپەرشتی دەکرد و کاری لەسەر دەکرد دامەزرانەوەی زانکۆی سلێمانی بوو کاڵبەتە زانکۆی سلێمانی سەرەتا لە ساڵی 1968 لە سلێمانی کراوەتەوە دواتر لە ساڵی 1970 بۆ 82 جارێکی تر زانکۆی سلێمانی گوازرایەوە بۆ هەولێر و کرا بە زانکۆی سەلاحەدین لە ساڵی 1992 بۆ جارێکی تر لە شاری سلێمانی زانکۆی سلێمانی کرایەوە کە بەڕێستان خۆتان یەکێک بوون لەو کەسانی کە ئامادە بوون لەکردنەوەی زانکۆی سلێمانیدا ئەگەر باسێکی ئەو ڕۆژەمان بۆکەی یاخود ئەو کارەمان بۆکەی تا چەند زەحمەت بوو بۆ کارە بۆ ئەو کاتەکە جارێکی تر زانکۆی سلێمانی دابمەزرێنەوە بەسەر چاو ئەوە من کردم بڵێن ئەو کەوتە ئەستۆی من بەڵێ چونکە لەو کاتە من مام جەلال ئەو کاتە بیر لەوە کردەوە کە ببم بە یەکەم پارە بە وەزیری ببم بە وەزیری پەروەردەی کوردستان بەڵام وەکو ئێستا وەکو هەموو شتەکانی کە برادەرانی پارتی ورچیان لە وەزیری پەروەردەکە گرت کە وەزیرێکی ئەو ساو کاتە من ئەوە نەکران بە وەزیری پەروەردەیانی چونکە یان بەوان کە بەداخەوە بڵێن ئەو دەرەقەتی ئەو ئیشەی وە سەرکەوتوو نەبوو لەو دوایەوە مام جەلال بە زۆر پێویستی زانی کە ببم بە پارێزگاری سلەیمانی بەڵێ باشە مامۆستا جەمال بەڵێ تۆ ئاخر بە بەڵێ فەرموو تەواوی کە قسەکەت بەڵێنەکەم تەواو نەکرد بەڵێ فەرموو یەکەم هەفتە کە لە 5 دەست بەکار بووم بەڵێ ئەو شەرەفە بە من بەخشرا کە یەکەم پارێزگاری سلەیمانی پاش ڕاپەڕین بوو ڕاپەڕینی پیرۆز اینجا یەکەم هەفتە 5 من دەست بەکار بووم پاش هەفتەیەک لەم ژوورەیە کە ئێستا دانیشتوین بەڵێ لیژنەیەکم دروست کرد کۆمەڵێک ئینسانی باش دڵسۆز لە هەموو لایەکان بڵێن بۆ ئەوەی کە کەس گلەیینەکە کە بکردم بە دەستەی دامەزرانەوەی زانکۆی سلێمانی بەڵێ دەستمان کرد بە کۆبوونەوە و ئیشکردنێکی دڵسۆزانە بووی بێگومان لەو کاتە نەپارە هەبوو نەکارەوە هەبوو ئاو هەموو شتێ هیچ شتێکی وا نەبوو لەو کاتەشە کارێکی وامان کرد کە بڵێن لیژنەیەکیشمان دروست کرد بۆ سەر چاودێریکردنی پارە کۆکردنەوە و کۆکردنەوەی پارە کە پارەژ نەبوو وەکوتم بەو حاڵەوە یەکەم کەس کە بەژاری پارەوانە بۆ دروستکردنەوەی زانکۆی سلێمانی جەنابی مام جەلال باشە مامۆستا جەمال 1 ملیۆن دینە بڵێ بەڵێ لە کۆی 15 ئەندام لە دامەزراندنی بێ مابێت فۆنەکەی مامۆستا جەمال لێبەوە ئەگەر ئێستا گوێبیستی من بێت مامۆستا جەمال لە کۆی 15 ئەندام لە دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبەت 13 ئەندامیان خاوەنی بڕوانامەی بەرز و خاوەنی بڕوانامەی دکتۆرا بوون کە سەرۆک مام جەلال بۆ خۆی یەکێک بوولەوانەی کە خاوەنی بڕوانامەی بەرز بوو دەکرێت بڵێن کە بوونی ئەم بڕوانامەیە یاخوبوونی ئەو بڕوانامە بەرزە کاریگەری لەسەر ئەوە هەبوو بێ کە سەرۆک مام جەلال گرنگیەکی زیاتر بە کەرتی پەروەردە و بە کەرتی خوێندنی باڵا بدات هەر لەو کاتەوە هەتا ئەو کاتەی کە کۆچی دوایی کرد درود بۆ ڕۆحی پاکی
سوپاس بەڵێ دروستە بەڵێ مامۆستا جەمال گوێبیستی پرسیارەکەم بوویت مامۆستا جەمال دیارە گوێبیستی من نییە مامۆستا جەمال زۆر سوپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆم دەرفەتە کە لەم ڕۆژەدا لەگەڵێمەدا ئامادە بووی هەرچەند تەندروستی شت باش نییە و ناساغی سپاس دەکەین کە لەم ڕۆژەدا لەگەڵماندا بوویت مامۆستا جەمال عەبدول کەسایەتی دیاری کوردستان و هاوڕێیەکی سەرۆک مام جەلال زۆر سپاس بەڵێ بەڕێزان ئەچینە لای بابەتێک یاخود چەند وتەیەک تایبەت بە ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەگەری لەلایەن سەرۆک مام جەلالەوە کە قسەی لەسەر کردوون بابێکەوە بینەر و گوێبیستی قسەکانی سەرۆک مام جەلال بین. دیارە نەمانتوانیوە هەموو ئامانجەکانی ئەم راپەرێنە جێبەجێ بکەین بەڵام ناشکرێ ئەو دەستکەوتە گەورانە نادیدە بگرین کە بەدەستێنراوە. دیارە یەکەمینیان ڕزگارکردنی بەشێکی کوردستانە ئەو ئازادی و دیموکراسیەیە کە ئێستا لە کوردستان هەیە کە بۆ یەکەم جار گەلەکەمان بەم جۆرە لە تامی ئازادی و دیموکراسی دەچێژێت و حیزبە جیاجیاکان لەو پەری چەپەوە بۆ ئەو پەری ڕاست ماوەی کارکردنیان هەیە ڕۆژنامەیان هەیە بێ سانسۆر رادیۆ تەلەڤیزیۆن بە عەرەزی خۆیان بەکاری دێن و بیرڕایخوانی پێ دەردەبرن کە دەبێ ئەوە مای شانازیمان بێت و ئەوە ئەبێ هەوڵ دەین ئەم دیمۆکراسی و ئەم ئازادیە بچەسپێنین پەرەی پێ بدەین. دیارە ئەوەوە دەخوازێت لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەموو حیزبەکان بە تایبەتی لە یەکێتی نیشتمانی کوردستان کە سینگفراوان بن گوێڕایەڵی ڕەخنە و گلەیی و ڕاز و نیازی کۆمەڵانی خەڵک بن هەڵ نەچن تووڕە نەبن لە ڕەخنە و تەنانەت لە جنەودانێکیش کە لەملاو لەولایە پێیان دەدرێت. دموکراسی مانای ئەوەیە کە هەموو کەس بتوانێت بیر و ڕای خۆی دەربڕێت. دەربڕین بیر و باوەری ئینسان و جۆراگرتن لەو بیر و باوەڕ و هەڵبژاردننی هەموو ئەوەی کە باشە لە ناویاندا نەک هەر واجبێکی نیشتمانی دیموکراسیە بەڵکو پێم وایە تەکلیفێکی دینیشە. قورئانی پیرۆز دەفەرموێت فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه. يعني خۆتان باش دەزانن ئەو کەسانەی کە گوێ دەگرن لە هەموو ئەو قسانەی دەگوترێت یعنی ڕێدەدەن خەڵک بیر و باوەڕی خۆی بڵێت هەموو قسەکانی خۆی بکات خوا مژدە بەوان دەدات یعنی هانیان دەدات کە بەڵێ گوێ بگرن لە خەڵک با خەڵک ڕێ بیر و ڕای خۆی بڵێت بەڵام ئامۆژگاریان دەکات کە پەیڕەوی هەرە باشەکەی بکەن. بەڵێ بەڕێزان ئەمە وتی سەرۆک مام جەلال بوو لەسەر ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەگەری و تەنانەت هونەرمەندانیش کە باسە دیموکراسی و ئازادی ڕادەربڕین و ڕەخنەگرتن دەکات دەڵێت کە لە زۆربەی چاوپێکەوتنەکان ئاماژەی بەوە داوا کە بە ڕۆژنامەنووسان و میدیاکاران و هونەرمەندان دەڵێت کە ڕەخنە بگرن ئازادانە ڕەخنە بگرن بە سەرەتای ڕەخنەگرتەکانتان لە منەوە دەست پێ بکات. لەسەر ئەم بابەتە لەسەر گرنگی پێدانی سەرۆک مام جەلال لە ڕۆژنامەگەری و لە ڕۆژنامەنووسان ئەمڕۆ مامۆستا مۆمتاز حەیدەری کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامەنووسن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. مامۆستا مۆمتاز سڵاوت لێبێت و ئەم کاتت باش سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر سەرەتای پرسیارەکانم بەوە دەست پێ بکەم کە دوای 5 ساڵە نەبوونی زۆر سپاس دوای 5 ساڵە نەبوونی سەرۆک مام جەلال چ بۆشاییەک دەبینی لە بواری ڕۆژنامەنووسی و لە ڕۆژنامەگەری کوردیدا؟ بەڕ لە هەموو شتێ بەداخۆ پەژارێکی هەرە زۆرەوە کە بەر لە 5 ساڵ گەورە مرۆڤێکی کوردان گەورە مرۆڤێکی کوردستان بەڵکو بگرە لەسەر گەورە مرۆڤێک لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا کۆچی دوایی کرد. کۆچی مام جەلال کۆستێکی نەتەوەیی گەورە بوو بۆیە کە لە چارچوبێکی شتەکەیدا بە هیچ جۆرێ شوێنی مام جەلال پڕ ناکرێتەوە. مام جەلال بۆشایەیەکی گەورەی
لەژێ ئەو جەمسەرانەی کە مام جەلالی دروست کردیا ماوەتەوە یەکێک لەو گەورەی مام جەلال کە دەڵێن لوتکەی گەورەی بووە لە چەند جەمسەرێکەوە ئەو گەڵی دروست بووە دەکەی مام جەلال هەر سەرەتای لاویێوە لە سەرەتاوەیە لەگەڵ کتێبدا دۆست بووە کتێب دۆست بووە حەج لە خوێندنەوە کردووە هامۆشوە کتێبخانەکانی کۆیە کردووە لەگەڵ ئەو ڕۆناکبیرانە ئەو سەردەمەی کە مام جەلال تازە هەڵدەکردەوە گەنجێک هەمووشیانی کردووە دەکەی بۆیە کە تەماشا دەکەین دەنگ لەوێ دەکەی خۆی ئامادە کردیا هەرکو گوتم لە سەرەتاوە بە بناغێکی بتەوە مام جەلال ڕووی لە کتێب و قەڵەم و نووسین کردووە دەکەم لە چارچوەیەکی شتەکەیدا وەکو ڕۆناک بیرێکی گەورە تێکۆشەرێکی ڕەسان دەکەی وە خاوەن پەیامێکی نیشتیمانی خاوەن پەیامێکی نەتەوەیی خاوەن پەیامێکی استراتیجی بۆ دوا ژۆژی کورد مام جەلال ئەو جەمسەرانە هەمووی کردە لوتکەی گەورەی مام جەلال لەبەر ڕۆشنایی پرسیارەکەی جەنابیشتان کە پاشی ئەو 5 ساڵای مام جەلال بۆشایی بەجێهێشتووە بەڵێ بۆشاییەکی گەورە لە مەیدانی کللتوری لە مەیدان ڕۆژنامەگەری لە مەیدانی ڕابڕینی ئازاد دەربڕینی ئازاد لە دەربارەی نووسین ئەمن بەش بە حالی خۆم ڕۆژی 1994 سەعادەی بەیانی بە خزمەتی گەیشتم دەکەی لە دانیشتێکی دوو قۆڵیدا زۆر ئەو دەمی سەری شەڕی باکوژی لە ئارادا بووم بە توندی ڕەخنەم لە سەرکردایەتی کورد گرت ڕەخنەم لە یەکێتی نیشتیمانی کرد لە پارتی دیموکراتی کوردستان جەنابی مام جەلال بڕوحێکی زۆر فراوانەوە وەکو یعنی خاوەن قەڵەمێکی بە هەڵبێست یعنی ڕەخنەکانی وەرگرت دەستخۆشی لێ کردم گوتی لە ڕەخنەکانی خۆت بەردەوام بە بەر لە هەموو کەسێ ڕەخنە لە ئێمە بگرە لە سیاسەتی ئێمە بگرە لە من بگرە ئەو لایەنەکانی دیکە تەنانەت لەو دانیشتەیدا بە خۆی هەواڵەکەی بۆ ڕۆژنامەی کوردستانی نووسی کە دەڵێ ئەمڕۆکە لەگەڵ ممتاز حەیدەری لە کۆبنۆکی دوو قۆڵێدا کۆمەڵێک ڕاو بۆ چوون و سەرنج و ڕەخنەی هەبوو بە خۆشحاڵێ لێمان وەرگرت و هانمان دەکە زیاتر بەردەوامی بەدەستی خۆی نووسی دەکەی دەست مەلا یاسینی گوتی بە کوردستان نوێ ڕۆژی پاشتر لە کوردستان نوێ ئەو هەواڵەکە بڵاوە سەدایشی گەورەی داوە یعنی شاری هەولێر کوردستانی هەژاندەوە کە مام جەلال لەگەڵ ڕۆژنامە نووسێکی دانیشتووە بەو پڕی سەربەستیەوە بۆ پڕی کراوەیەوە ڕادا بڕین و دەکەی گوێ لێگرتووە و وەڵامی دایتەوە و دەستخۆشی لێکردەوە و هایندا بەردابدا جا بەگەشتی یعنی مام جەلال لە مەیدانی بەڵێ فەرموون بەڵێ مامۆستا ممتاز هەڵبەت سەرۆک مام جەلال بۆ خۆی ڕۆژنامەنووسێکی زۆر ورد بووە ئەگەر باسێکی ئەزمموی سەرۆک مام جەلالمان بۆ بکەی لەگەڵ ئەوەی کە ڕۆژنامەنووسێکی زۆر باش بۆ ئەزمموێکی ڕۆژنامەنووسی هەبووە لەگەڵەوەشدا ئەزمموی سیاسیشی لەگەڵدا پێکەوە گرێداوە ئەگەر باسێکی ئەزمموی ڕۆژنامەنووسی مام جەلالمان بۆ بکەی بۆ پێیکە ئەزمموی یەکترناسیینی بەڕێستان لەگەڵ سەرۆک مام جەلالدا ئەزمموێکی کۆنتان هەیە بەر لە هەموو شتێ تێکۆشەرە پێشەنگەکان با بڵێن سیەکان و چلەکان و پەنجاکان یعنی ئەو ڕووناک بیرانە بوون لە ینی تێکۆشەرانی ڕێگەی ئازادی نیشتیمان ئازادی ئینسان ئازادی کوردستان هەروکو گوتم مام جەلال لە سەرەتای لاویەوە یعنی پامێکی هەبوو کە خۆی ڕۆشنبیر بکە لەوە گەیشتم و مام جەلال کە نووسین و قەڵەم و کتێب ئامرازەکی هاو گەورەی شارستانی تێکۆشانن بۆ ئەوەی نەتەوەکەی نیشتیمانەکەی کوردستانەکەی لە ژێر دەستی ڕزگاری بیتن دەکەی کەواتە مام جەلال لە ژیانی خۆیدا لەناو ئەو ینی با بڵێ
کۆمەلگەی کوردەواری و سەردەمی داگیرکانی و سەردەمی ڕژێمی پاشایەتی و پاشان کۆماری کوردستان کۆماری عەبدولکەریم قاسم سەردەمی عەبدولکەریم قاسم و سەردەمی سەدام حوسێن ئەو قۆناغانە هەمووی مام جەلالی وای لە هەسەندا بوو کە بتە خاوەن پەیامێکی گەورە قەڵەمێکی گەورە نووسەرێکی گەورە خوێندەوارێکی وردبین دەکەی سیاست مەدارێکی گەورە و وردبین و دووربین دەکەی بۆ یەکە بە ئاسان نییە مامجەلال گەورەی مامجەلال کە جەمسەرێکەوە دروست بووە بە ئاسانی لە دەرفەتە چیواتەسێکدا بە ساکارم بتانم قسەی دەربارە بکەم مامجەلال کە ڕۆژنامەی کوردستان دەرچوو ڕۆژانە دێ خوێندەوە دەر بەڕێ تەماشای دەکرد تەلەفۆنی دەکەت بۆ سەرنووسەری کوردستانی نوێ کاک ئەرسەڵان باز و ئازاد جوندیانی دەگوت با بە ئەو ملاحەزەم هەیە ئەو سەرنجەم هەیە دەکەی ئەواش ئێمان بەمان ڕادەکات کە مامجەلال تێبینی هەیە لەسەر دەستەواژانە لەسەر زمانی نووسینەکانی لەسەر وشەی فارسی ناوداکە زادکە مامجەلال خوێندەوارێکی زۆر گەورە بووم یعنی دو حتى تەماشای بەرهەمەکانی مامجەلال دەکەی کتێبەکەی کوردستان کتێبەکە ئەغەدین دیموکراتی کتێبەکانی دیکە دەکە ئەوانە هەموو یعنی وەکو توێژەرێکی زانستی گەورە وەکو نووسەرێکی گەورە وەکو سیاست مەدارێکی گەورە یعنی ئەوانەی هەموو هەڵکەوتەی مامجەلال بە ئاسانی باس ناکرێت وەکو گوتم لە جەمسەرێکە دروست بووە بۆیە مامجەلال ئەو شوێنە گەورەی لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی جیهان پێی بەخشراوەرگە بە هیممەت و بە عەقڵێکی گەورەوە بە وردبینیەوە بە چاوتیژیەوە بە هەستێکی کراوەی مرۆڤ پەروەریەوە هاتە ناو مەیدانەکە بۆیە کە مامجەلال بە ئاسانی پێناسە ناکرێ مامجەلال خۆی لە خۆیدا ئەشتێرێکی هەرەکەشی ئاسمانی کوردەواری و کوردستان و مرۆڤایەتیە بەڵێ باشە مامۆستا ممتاز لە قسەکان تا ئاماژەت بەوەدا کە لە دانیشتنەکەدا لەگەڵ سەرۆک مامجەلال تا وەکو ڕۆژنامەنووسێک بەڕێستان دانیشتن لەگەڵی ئاماژەی بەوەداوە کە وتێتی ئازادانە ڕەخنە بگرە و با ڕەخنەکانتان لە منەوە بێت ڕەنگە کەم سەرکردە هەبێت کە پێی خۆش بێت کە ڕەخنەی لێ بگیرێت ئەگەر هەمووشیانە بن ڕەنگە بڵێن زۆرینەیان پێیان خۆش نییە کە ڕەخنیان لێ بگیرێت چی وای کردووە کە سەرۆک مامجەلال بەو شێوەیە جیاواز بێت لە سەرکردەکانی تر و پێی خۆش بێت کە یەکەم ڕەخنە و سەرەتای ڕەخنە لە خۆیەوە دەست پێ بکات ئەو ئاماژان بۆ کردەوە ئەو جەمسەرانەیە کە مامجەلالی دروست کردووە مامجەلالی دروست کردووە دەکەی کە مامجەلای بڕای بە خوێندنەوە بووە مامجەلای بڕای بە کتێب بووە کتێب بە قیبلەی خۆی زانیوە قەڵەمی بە تێکۆشەر زانیوە دەکەی زانیتە ئەو ڕەوشە ئاڵۆز و دواکەوتەی کۆمەڵی کوردەواری عەقلی خێڵەچێ و عەقلی عەشیرەتگەری داگیرکاری دژمنانی کورد سەرمایەدارکان ئیمپریالیزەکان تەنها و تەنها بەڕێگەی ڕۆشنبیری و بەڕێگەی کتێب و بەڕێگەی قەڵەم و بەڕێگەی ئازادی ئینسان بەڕێگای ئازادی قەڵەم ئازادی وشە دەتوانرێ ئێمە ئەو پەیامەی بگەین نەجێ بتانێت ڕزگاری ڕێگای ڕزگاری نەتەوەییمان یانی ڕۆشنتر بکەن شەقامی ژیان زیاتر لەو تاریکستان تا دەژی بۆ دەکەی بۆیە کە ئەمن لەگەڵ جەنابی مامجەلال دانیشتم دەکەی ئەو سەربەستانە بەمنیگوت یانی ئەو لاوی پیرۆزی قەڵەم پیرۆزی کتێب پیرۆزی ڕادەربڕین پیرۆزی ئینسان ئەوانە هەم وای کردبوو مامجەلال سەرکردەیەکی دەگمەن بین بە زێدەڕۆیی بە بێجە دەڕۆی من تا ئێستا ژمارەیەک سەرکردە لەگەڵیان دانیشتوم لە هەموو ڕنگەکانی کوردستان جەلال یعنی سی فرەوان و پشی فرەوان و یعنی دەربارەی ڕەخنەگرتن نەمدێت سەر بەخۆی بەڵامتان من جارەشیان دیسان لە دانیشتنێکدا زۆر بەتوندی قسەم کرد دەکەی جنای مامجەلال نەیگوت بێدەنگ بە گوتی ممتاز حەیدەری ئازادی زۆر بەخۆ داوە ئەوە دەکات ڕەخنەمانە دێ بەڵام دیسان وەریگرت دیسان دەستخۆشی لێ کردم بۆیە بە کورتەکەی نمونەی وەرگرتنی ڕەخنە و ڕەخنەکاری و نمونەی مامجەلال
کەمە ڕوونادا. بەڵێ هەڵبەت لە شاری سلێمانی و لە پارکی ئازادیش سەکۆی ئازادی دروستکردبووەی کە هاوڵاتیان ئازادانە لە سەکۆی ئازادی و لە پارکی ئازادیەوە ڕخنەکانی خۆیان بگێنن. مامۆستا ممتاز سەرۆک مام جەلال لە دوای ڕاپەڕین یەکەم ڕۆژنامەی ڕۆژانەی کوردی کە دەرچوو سەرۆک مام جەلال ڕۆڵی بەرچاوی هەبوو یاخود ڕۆڵی سەرکی دەگەڕێتەوە بۆ سەرۆک مام جەلال و بەڕێزیشتان یەکێک بوون لە دەستەی دامەزرێنەری ڕۆژنامەکە. ئەگەر بگەڕێنەوە بۆ کاتە ئاماژەیەکی پێبێ بۆمان باس بکەی کە چۆن بوو ئەو بڕیارە درا. پێشەشی حەز دەکەم ئاماژەیەکی ڕابردووی مام جەلال بکەم دەربارەی مەیدانی گەشەکردنی ڕۆژنامە نووسی پاشی 14 تەمووز مام جەلال کە ئەندامێکی سەرکرداتی پارتی دیموکرات کوردستان بوو، کۆچ کردووی نەمرساڵ لە حەیدەری ئەندامی مەکتەبی سیاسی پارتە کوردستان بوو، پێکەوە لەگەڵ ڕۆنەکبیری گەورە فواد جەواد دەکەی گۆڤاری ڕزگاریان دەرکرد. گۆڤاری یەکەم یان دەستکەوتی شۆڕشی 14 تەمووز بوو بە زمانی کوردی و عەرەبی بوو و حتا لەژێر دروشمی برایەتی کورد و عەرەبدا مام جەلال یعنی بە هەموو توانای خۆی وای دەکرد کە ئەو گۆڤاری ڕزگاری کە سێ ژمارە لێ دەرچوو سەرکەوتن و دەستبێنی شوێنی خۆی لە کۆمەڵی کوردەواریدا بگرێتەوە. بۆیە کە مام جەلال وەرکو گوتم پاشخانێکی زێڕینی کولتوری و کتێبپەروەری و قەڵەم جوانی و نووسینی هەیە، بۆیە کە پاشی ڕاپەڕین دیسان دیارە یەکێک لە پەیامەکان و هیوا و ئاوەتەکانی مام جەلال دەرکردنی ڕۆژنامەیەکی ڕۆژانە لە کوردستان، چونکە ئەمە یەکەم ڕۆژنامەی ڕۆژانە لە بەغداد برایەتی دەرچووە ساڵی 74. بەڵام بۆ یەکەم جار لە کوردستان دەکەی ڕۆژنامەی کوردستان بەدەست پێشخەری سەرکرداتی شەتی نیشتمانی بە تایبەتی جەنابی مام جەلال و ئەو ژمارە ڕۆژبیرە ناوی یەکێتی نیشتمانی کوردستان دەکەی ڕۆژنامەی کوردستان دەکا. من خۆشبەختانە شەرەفمەند بووم کە لە دەستەی دامەزرێنەر بووم بۆ چەند مانجێک و لاپەڕە 4 5 بەڕێوە دەبێت. مام جەلال یعنی هەموو ڕەهایەکی دا بۆ ڕۆژنامەی کوردستانی دوێ بە ئارزوی خۆیان ئەوە کە دەستەی نووسەران باسی خەڵک بکەن، باسی ئێشوەزاری خەڵک بکەن، دوایێ بە زمانێکی پاراو کوردستانی نوێ دەربچێت، خزمەتی زمانی کوردی بکە، خزمەتی کولتوری کوردی بکە، خزمەتی دوا ڕۆژە ڕۆژنامەنووسی کوردی بکاتن. ئەو کتانە هەموو سەرە قەڵەمن سەرە باسن دەبێ هەرێکە یعنی باس و کتێبێکی گەورە هەڵدەگرێ کە لە مەرگ گەورەی مام جەلال لەو مەیدانەدا بنووسرێ. بەڵێ مامۆستا ممتاز ئەزمموی یەکتر ناسینی بەڕێستان لەگەڵ سەرۆک مام جەلالدا ئەزانین ئەزمونێکی کۆنی هەیە، بەڵام ئەزمونەکە گەڕێتەوە بۆکەی یەکەم بینینی ئێوە لەگەڵ سەرۆک مام جەلالدا کەی بووە؟ ئەمن وەکو لە سەردەمی پاشایەتی کە ساڵی 1957 کۆنگرەی لاوان لە مۆسکۆی ئەنجام جێبەجێکرا، شاندێکی گەورەی عێراقی بە کورد و عەرەب و کەماتەکانەوە ڕوێن لە مۆسکۆ کرد. یەکێک لەوانەیە مام جەلال بووە کە ئەو کاتەی سکرتێری یەکێتی و قوتابیانی کوردستان بووە لەوێن دەرێ کە ئامادە بۆ لە مەهرەجانی لاوانی جیهان لە مۆسکۆدا دەکەی. لەو کاتێک پاشەوە کە گەڕانەوە ئەو دەنگ و باسە بڵاو کراوە کە شاندێکی عێراقی بە کورد و عەرەبەوە گەیشتنەوێن دەرێ باسی کوردیان کردووە، بە جلکی کوردی لەوێن دەرێ هاوبەشی چاڵەچەکانی کردەوە. ئێمەمانە گەنجەکانی ئەو سەردەما خۆشحاڵ بووین بۆ دەنگ و باسانە. بەڵام بەداخەوە پاشی گەڕانەوەیان ژمارەیەکیان گیران لان کار بەدەستانی سەردەمی پاشایەتەوە. یەکێک لەوانە بوو مام جەلال گیران، بەڵام پاشی ماوەیەک ئازاد کرا هاتە هەولێرێ سەردانی شەریکەی فۆرتی کرد. ئەو کاتە شەریکەی فۆرت جەنابی کاک موحسین زەیی بوون، کاک ساڵحی برام و کاکە موهیب لەوێ کارمەند بوون. ئێمەش ئێواران دەسان سەروادە گەنجەکی باڵا بەرز و پڕ ئەوە هەیەەوە بە شوش دەنگ بە پێکەنی هاتە ژوورەوە ئەوانی داشت هەر لەبەری هەستان کە هەستان گوتن ئەوە مام جەلالە. من ئەو یەکەم جار
وەکو گەنجێکی کورد سەرەتای گەنجاتیم یعنی ناو جەلال و گەورەی مام جەلال ئەلێ لە مێشکمدا چەسپاوە ئیتر ڕۆژگار هاتوو شۆڕشی 4 تەموز بەسەردا هاتوو بەهۆی بەڕێگەی پارتی دیموکراتی کوردستانەوە کە کاک ساڵح و مامۆستا هەمزە و خەسرە و تۆفیقوان ئەندام بوون خۆشم پارتی بوو ئەو کاتە ئەندامی پارتی بوو زیاتر لەمە ئاگاداری ڕەوش و هەوس و کەوت و گەورەی مام جەلال بوومە هەتا دەگاتە دوور و درێژە مەسەلەکە هەتا دەکاتە شۆڕشی ئەیلول و چەمی ڕزان و دەکەی شکستی حتا پێکاتنەوە جارشکە لە گەڵاڵە دیتم من حەز دەکەمەوە بۆ بژێرمەوە ڕۆژە شام سەردانی گەڵام بکات دیتم مام جەلال لە ژوورەکەی خۆی جەردەشی بەدەستەوەیە کە چۆن سەلامی لێ بکەم دیتم هاوکاری دەخوێنتەوە گوتێ ممتاز باش بەهاتیە ئەو بابەتەی دەربارەی کەسیم بۆ ئەندامی ئەنجومەنی جیهانی دەکەی وەرگیرا ڕسمەشی ماوسۆنگم دانا شتێکم نووسی بوو دەستخۆشی لێکردم کە دەربارەی کە ئەنجومەنی ئاسایشی دەوڵەتی وڵاتی چین وەرگیراوە مەبەستم ژیانی مام جەلالی ڕوحی مام جەلالی هەمدەم لەگە وشە بووە لەگە قەڵەم بووە لەگە کتێب بووە لەگە تێکۆشان بووە تێکۆشانە چ ڕەسان نەتەوە پەروەر نیشتمان پەروەر بۆ یەکەستەڵم جەمسەرەکانی هەندە زۆرن گەورەی کە بە ئاسان نییە من بتانم لێرکانە بەسەرە باسش ئاماژیان پێ بکەم ڕەنگە لە ئەزمموی یەکتر ناسینی بەڕێستان لەگەڵ سەرۆک مام جەلالدا ئەو بەرکەوتانی کە هەتان بووە یادگاری زۆرتان هەبوو بێ یادگاری زۆرتان تۆمار کرد بێ بەڵام چی یادگاریەک هەیە کە لە هزری بەڕێستانە مابێتەوە تایبەت بە ڕۆژنامەنووسی و کاری ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەگەری کە هەتا ئێستش لە یاد و یادەوەری بەڕێستانە مابێتەوە و تایبەتمەندیەکی جیاوازتر و زیاتری هەبێ لە یادەوەریەکانی تر من شتێکتان بۆ دەژێڕمەوە بەر لەوەی مەسەل ڕۆژنامەنووسی ڕوحی گەورەی مام جەلال دەسەڵمێنێ پاشی 4 تەموز شۆڕشی 4 تەموز جیاوازیەک کێشەیەک درست بوو لە بینی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان دەکەی بە تایبەتی پاشی گەرانەوەی مەڵای مستەفای بارزانی دەکەی بوونە و 2 باڵی بابزە حەمزە عەبدوڵڵا و ساڵح حەیدەری و خەسرە و تۆفیق و باڵی مامۆستای ئیبراهیم ئەحمەد و جەلال تاڵەبانی جا لەوێدا ئەوان دەستەڵاتیان نەبوو ئەندامیەتی مام جەلال سڕ کرا لە یعنی ئەوە ئێمە پارتی بوون بەمایان گوت ئەگەر مام جەلال هاتە هەولێرێ پەیوەندی بە ئێوە کرد بە گوێی مەکەن چونکە لە پارتی سڕ کراوە تەزمیت کراوە بەڕێکەوت ئەو کاتەی گازینۆی لاوان خاوەنەکەی تێکۆشەری ناسا و سید مەزید بەرجینجی بوو ئێستا لە ژیاندامەوە سەحەتی باشی ئینشاءڵڵا دەکەی شاندێکی لاوانی دیموکراتی عێراق سەر بە حزبی شوێی عێراقی هاتنە هەولێرێ سەردانی ئێمە کرد یعنی لاوانی کوردستان ئەو کاتە ئەمن بەرپرسی ئەو دەستگایە بووم بۆ ڕێکخستنی پێشوازیکردنی ئەو شاندای لاوانی دیموکراتی عێراق کە سەر بە حزبی شوێی بوون دەستمان بەکارەکە کرد ئەو کاتە ئیمام جەلال و شێخ لەتیف بەرزنجی هاتنە گاژنوەکەی لاوان دەکەی شاندەکە دانیشتبوون دانیشتن و قسە بەخێراترکی گەرم ماکەدان دوای ئیمام جەلال بەمنی گوت دەمەوێم لێش 2 قسەی بکەم گوتم ناتوانێت قسە بکەی ئیمام جەلال چکە بەمە گوترا تۆ تەزمیت کراوی ڕسترە لە کاتێکە ئەمندامەشی بە ساکاری پارتی بووم ئەو سەرکردەیەکی پارتی دیموکراتدا لە جێ خۆی دانیشت بە ڕوحێکی بەرزەوە بە ڕوحێکی گەورەیەوە ئەو یعنی داواکاری منی وەرگرت یان ئەگەر ئێستا بووە هیچ ئیمکان نەبوو قبول بکە ئەوە ڕوحێکی گەورەی ڕخنە وەرگرتن بوو مام جەلال یعنی ئەمن ئەندامەشی درۆسێ لە جێ خۆ دانیشت داوای یعنی وازی هینا لە خوێندنەوەکان بەهەرحاڵ وەکو چەند جارشم خزمەت مام جەلال گەیشتم کە دانیشتیمە لەگەڵێ قسەمان کردە ڕخنە بگرتووە بۆ پەرسیکەکی فراوانە لێی وەرگرتم ئەوە هەموو ئەزمونە و دو حتى كردستاني نوێ چاپە منەکان یەکشەتی نیشتمانێ حتى ئەم دواییانە تا ئەو مابوو یعنی ڕەهایشی باشی ئازادی شێدا هەبوو بەڵام ئێستا پێم دەکەم جیاوازیەک هەبێتن بە هەر حاڵ مامۆستا ممتاز سەرۆک مام جەلال جگە لەوەی کە
هەمیشە پەیامی هەبوو بۆ ڕۆژنامەنووسان لەگەڵەوەشتا پەیامی هەبووە بۆ هونەرمەندان با بەیەکەوە گوێبیستی وتەی سەرۆک مام جەلال و پەیامی سەرۆک مام جەلال بین بۆ هونەرمەندان دواترە گەڕینەوەلاتە. پێم وایە ئەوە جێی دڵخۆشکەرە کە گەلەکەمان ئەوەندە هونەرمەندی هەبێت چونکە بەڕاستی ئەوە نیشانەی گەشەکردن و پێشکەوتنی کۆمەڵی کوردەواریە. من دەبێت چەند ڕاستێک بڵێم پێشەوەی بێمە سەر داخوازیەکانتان کە ئەوەندەی ممکنە ئینشاڵڵا جێبەجێ دەکەین. یەک لەو ڕاستیانە ئەوەیە ئێمە لە کۆنگرێسی دووەمی یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا پابەندی خۆمان دووپات کردوێتەوە بۆ ئەو دروشمەی کە لە شاخەوە هەڵمانگرت بوو دروشمەی دابینکردنی ژیان و ئازادی بۆ هونەرمەندان. دیارە ژیان و ئازادی دوو شەرتی بەلای ئێمەوە پێکەوە گرێدراون وەکو ئەو دوو قاچەیە کە ئینسان لەسەری دەڕوات ئەگەر لایەکیان نەبێت شەل دەبێت. بۆی هیوادارین هەردووچی هەم ژیان هەم ئازادی بتوانین دابین بکەین ڕەنگە ئێمە ئازادی بتوانین بێ سنوور دابین بکەین بۆ هەموو هاوڵاتیەک بە تایبەتی هونەرمەندان و هیچ قەید و بەند و شەرت و کۆسپێک لە ڕێی بەکارهێنانی ئەو پەڕی ئازادی لەلایەن هونەرمەندانەوە نەبێت. بەڵێ مامۆستا ممتاز ئەوەی کە گوێبیستی بوون پەیامی سەرۆک مام جەلال بوو بۆ هونەرمەندان و بە هەمان شێوە باسی لە ئازادی ڕادەربڕین و ڕەخنەگرتن کردەوە. کەواتە ئازادی ڕادەربڕین لای سەرۆک مام جەلال دەتوانین بڵێن ئەگەر لای زۆربەی سەرکردەکانی تر تەنها دروشم بوو بێت لە لای سەرۆک مام جەلال لەگەڵ دروشمەکەدا کرداریشی لەگەڵدا بۆ کردار سەلماندوێتی. بەڵێ بڕا دەنگ بڕان بەڵێ مامۆستا ممتاز نازانم گوێبیستی پەیامەکەی بە پەلام بکە لە فەرمونون. بەڵێ نازانم گوێبیستی پەیامەکەی سەرۆک مام جەلال بکە لەسەر هونەرمەندان تاکجوێ نەبوون. پرسیارەکەی من باشە مامۆستا ممتاز پرسیارەکەی من لەسەر ئەوە بوو کە ئایا ئەگەر لای سەرکردەکانی تر ئازادی ڕادەربڕین و ڕەخنەگرتن تەنها دروشمێک بوو بێت دەتوانین بڵین لە لای سەرۆک مام جەلال لەگەڵ ئەوەی کە دروشمیش بووە بە کردار سەلماندوێتی کە ئازادی ڕادەربڕین لە کوردستان و لە بواری ڕۆژنامەگەری و لە بواری ڕۆژنامەنووسان و لە لایەن هونەرمەندانی شەوانێ ئەنجام بدرێت؟ بە کورتی زێدە بە کورتی ئەوەی بەجێ دەڕۆییش مام جەلال لەبارەی ڕۆژنامەنووسانەوە نووسەرانەوە هونەرمەندانەوە خاوەن قەڵەمەکانەوە کە نمونەیەکی دەگمەنە هیچ سەرکردەیەکی سیاسی هیچ سەرکردەیەکی سیاسی لە ئاستی کوردستان لە ئاستی عێراق و لە ئاستی ڕاشوەڵەتەسان وەکو مام جەلال یعنی پێشوازی و گەورەی ڕۆژنامەنووسان خاوەن قەڵەمەکان هونەرمەندەکان نووسەرەکان نەبووە کە لەگەڵ نووسەران دادەنیش وەکە یەکیان پێ دەکات خۆی حسێب دەکەێت یەکێکە لەوان خۆش نووسەرە خۆش نووسەرە خۆش هونەرمەندە خاوەن قەڵەمە دەکات وا لەگەڵ دادنیشێ حەسەد نەدەکات ئەوە سەرکردەیەکی گەورەیە بەرپرسێکی گەورەیە بەڵکو هاوکارێکی خۆتە پێکەوە دانیشتون باسی یعنی بابلێ ئێش و ئازاری ژیان دەکەن باس و ئازاری کۆمەلگای دەکەن ئازاد ڕۆژنامەنووسی دەکەن بۆیە زۆر بە پێکەنینەوە بە ڕوحەکی کراوە بە ڕوحەکی بەرزەوە وەری دەکەن بۆیە نمونەی قسەکانی مام جەلال ڕاستە دەقاوتەق یعنی پامەکەی خۆی بووە پامەشی کرداریش بووە چکە خزمەتی یانەکە هەر ڕۆژنامەنووسێک هەر نووسەرێک هەر ئەو ڕێکخراوەنە کە چوبنە لای پاکپشتی کردوون و یارمەتی داون و خزمەتی کردوون ئەو لە بینەکەم من بەش بە حالی خۆم لە مەسەلەی دەرکردنی و گەواری کەی 21 و لەیلا قاسم لەیلا زانا یعنی قەت نمونەشی زۆر دەگمەنە حاتەمانە پژیری ئەو دوو گەوارەکەت بەڵام بەداخوا پاشی نەخۆشکەوتنی و کۆچی دوایی سکرتارەتی مام جەلال ئەو یارمەتی حاتەمانیان ڕاگەت وڵات تا ئێستاش من بە شانازیەوە باسی ئەو دەستکەوتە گەورەیە کەی بستوێ دەکەم کە لە مەرمام جەلال شوێنێکی تایبەتی خۆی لە مێژوو ڕۆژنامەنووسی کردوتەوە. بەڵێ زۆر سپاس مامۆستاگیان ئەزیێتماندای سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس بۆ ممتاز حەیدەری کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامەنووسن لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵ ئێمەدا ئامادە بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت.
پێشنیازەکەم هەیە دەتوانم پێشنیازێکم هەیە بەڵێ بەڵێ مامۆستا فەرموو باسی بکەم ئەگە بە کورتی بێ من سپاس دەکەم بەڵێ ئەمە لە ئەوە گۆڤاری بە کورتیم بۆ یادی هەشتا ساڵی مەم جەلالەوە پێش پرۆژەیەکم پێشکەش کرد لە گۆڤاری کەی 26 ژمارە 16 بڵاو کراوە کە 12/11/2013 یادی هەشتا ساڵی مەم جەلالە کۆنگرەیەکی زانستی نیشتمانی ئەنجام بدرێت بۆ چەند ڕۆژێک بەڵام نەکرا ئێستاش دووبارە داوا دەکەم سەرکردایەتی شتی نیشتمانی کە 12/11/2023 9 ساڵ تەمەنی مەم جەلالە بە مۆسە لە دایک بوونیەوە نەک بۆناسە مردنیەوە منحەز دەکەین کۆنگرێکی سەرتانسەری لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان لە کوردستان ڕۆژی 12/11/23 بکرێتەن یادی 9 ساڵێتی وەتە ڕۆژێک بخانێ و ئەو جەمسارانە کە باسم کرد باسی گەورەی مام جەلال و با بڵێن مێژووی جوولانەوەی نیشتیمانیمانە لەسا کەس بێکەوە تا ئێستا کەسکراوە لە کۆنگرەدا دەوری گەورەی مام جەلال لێش باس بکرێت لەگە تێکرای سەرکردەکانی کوردستان کە دەوریان جێڕاوە باس بکرێت سوپاس. بەڵێ زۆر سپاس مامۆستاگیان بۆ هیوایی کە پەیامەکەت گەیشتە بێ مامۆستا موتاز حەیدەری کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامەنووسن سپاس بۆی کە لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵ ئێمەدا ئامادە بووی. سەرۆک مام جەلال کەسایەتێکی کاریگەر لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق و تەنانەت لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی نێودەوڵەتیش کەسایەتێکی کاریگەری هەبوو کاریزمایەک بۆ کە نە هەتا ئێستا توانراوە جارێکی تر کەسایەتێکی لەو شێوەیە دروست بێتەوە نە لە داهاتوشدا کاریزمایەکی لەو شێوەیە دروست دەبێتەوە. درود بۆ ڕۆحی پاکی و سپاس بۆ ئێوەش کە هەتا ئێستا بینەرما بوون کاتێکی خۆش.